ئێمە هەردوێنێ شەو سکاڵای یاساییمان نووسیوە و چاوەڕێی تحقیقی دەستگا ئەمنیەکانی سنووری پارێزگای هەڵەبجەکەین لە هەواڵانی پۆلیس و ئاسایش. دوای دەرەنجامی تحقیق ئەتوانین زانیاری ترتان بینێ. جارێ لێگەڕاوین بۆ تحقیقی هەواڵانی دەستگا ئەمنیەکانی ئەم سنوورە و بەدڵنیاییەوە داوایان لێکەین کاری جدی بکەن بۆ دۆزینەوەی تەقەکەران. بەداخەوە خەریکە تەقەکردن لەم سنوورە لە بارگاکانی پارتیمانە بێتە دیاردە. بۆ ئەوی نەبێتە دیاردە پێویستە دەستگا ئەمنیەکانی ئەم سنوورە حەدێکی بۆ دابنێن و پێویستە کاری جدی لێ بکەن لە تحقیق و ناکرێ بەڕاستی هەموو جارێت تەقە لە بارگای پارتێکی سیاسی بکرێ لەم سنوورە و تەقەکەران نەدۆزرێنەوە. ئەگەر نەدۆزرێنەوە بێتە دیاردە. بۆیە بەدڵنیاییەوە بۆی نەبێتە دیاردە پێویستە دەستگا ئەمنیەکان سوورێکی بۆ دابنێن. چەندین جارە بەڕاستی تەقە لە بارگای ئێماکرێ، یعنی توانم بڵم چەندین جارە تەقە لە بارگای ئێماکرێ و هیچ پەیامێکیش بۆ ئێمە نەگەشتووە تا بزانین داواکاری چییە کە تەقە لە بارگاکانی ئێماکەن. بەدڵنیاییەوە ئامانجی سیاسی لە پشتەوەیە، بەدڵنیایی چکە ئێمەشتی کەسی و شخصیمان لەگەڵ کەس نییە، بۆیە بەدڵنیایی ئامانجەکە ئامانجێکی سیاسیە. گومانتان هەیە لەوەی کە تەقەکەرەکان نادۆزرێنەوە بەمەبەست نادۆزرێنەوە یاچی یارەوە تا هێزە ئەمنیەکان دەستیان ناکەوە. من پێم وایە ئەگەر هێزە ئەمنیەکان بەجددی کار بکەن و تحقیق بکەن لە شوێنی ڕووداوەکە چەندین کامێری چاودێری هەیە کە توانن سوودی لێ ببینن و توانن کاری لەسەر بکەن و بەدڵنیاییەوە پێتاڵێم هێزە ئەمنیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بابەتی لەمە ورتریان دۆزیوەتەوە و ئێمە چەندین جار لەم پارێزگایە حاڵەتی کوشتنمان بینیوە لە دوای چەند سەعاتێک بکوژەکان دۆزراونەتەوە ئیعلان کراوە. بۆیە بەدڵنیایی من زۆر بە زەحمەتی نابینم ئەگەر کارەکە بەجددی وەربگرن ئەتوانن بیدۆزنەوە و داوایان لێ یەکەم کە جارێکی تر دووبارە یەکەمەوە لەبەری نەبێتە دیاردە پێویستە زۆر بەجددی تحقیق بکەن و کاری لەسەر بکەن تاوەکو سنوورێک بۆ ئەم جۆرە کارانە لەم سنوورە دابنرێ. هەرچەند لەوچێ بابەتەکە زۆر پێیوەست نەبێ بەم ڕووداوی تەقەکردنەوە بارگەکانتان کە ئەوانەی لە ماوەی ڕابردوودا سوتا ئەیکەنەوە قەرارە بارگەکانتان لە شوێنە ئەو شوێنانی بەتایبەتی سێ سادق و شارە زور و پێنجێنوانە بارگەکانتان بکەنەوە. هەر کاتێک بمانەوێت هیچ ڕێگریەک نبینین لەکردنەوەی بارگاکانمان و هەر کاتێ بمانێ بارگاکانی خۆمانەکەینەوە بەڵام هێشتا هیچ بڕیارێک نییە بۆ کردنەوەی بارگاکان. بڕیاری خۆتانەیە مەکتەب سیاسیەوە تا ئێستا بڕیاری حیزب نییە کە بارگاکان بکەینەوە بەڵام هەر کات بمانێ بارگاکانمانەکەینەوە. زیانی جانیمان نییە سوپاس بەخوای گەورە بەڵام بارگای لق بەدڵنیایی فیشەکی بەرکەوتووە. سوپاستانەکەم.